لە شاری هەولێر کۆنفرانسی وشکە ساڵی و کاریگەری گۆڕانی کەشوهەوا لەسەر بارودۆخی سیاسی و ئابووری و دیمۆگرافیا لە عێراق بۆ ماوەی 2 ڕۆژ بەڕێوە دەچێت. ئەو سامانە ئاویەی کە لە ڕێگەی باران لە ڕێگەی ئەو توانەوەی بەفرا لە چیاکانی هەرێمی کوردستان هەن سەرەڕای ئەوەی تەنها بۆ هەرێمی کوردستان بەکارنێت بەڵکو سوودێکی گەورەی لێ ببیندرێتن لە بۆ هەموو ناوچەکاری تری عێراق. ئەگەر ئەمە نەتوانین بەڕێوەبردننی ئەو زۆر دروست و بەرهەمدارانە بیتن دوجار وڵات دەکەوتە ژێر مەترسێکی زۆر گەورەوە کە ئیدی هاوڵاتیان لەو شوێنە نامێنەوە هاو نیشتمانیان کۆچ دەکەن چونکە کۆچکردن هەر تەنها بۆ بژێوی ژیان نییە کاتێک ئەمن نەمتوانی سەرچاوەکانی بژێوی ژیان داوین کەم بێگومان هاوڵاتیان و هاونیشتمانیان کۆچ دەکەن. ڕێژەیەکی زۆر لەم ئاوە پیزەکەین وای لێکەین بە کەڵک. پرۆفیسۆرێک دەڵێ ئاوێکی زۆر لە عێراق و کوردستان هەیە بەڵام نەتواندراوە سوودی لێوەربگیرێت و بەفیڕۆ دەچێت. بەڕێوەبردننی ئاوە لە کوردستانی چێشەکەمان لەوە ژنە ئاوێکمان هەیە نیسبەتێکی باشمان ئاو هەیە کە ئێمە ئەگەمانزمەنتی ئاومان زیاد کرد لە دەرەجەی یەکەمە ئەمە زۆر گرنگشکەمە ئاوێکی زۆر سەرفەکەین بەبێ بەرنامە. خاڵی دووەم ئێمە ئاوێکی زۆر بە بەلاژ لە کوردستانش و لە عێراقیش ئەڕوات لەبەرەوەی گلی نادەینەوە بە شێوەیەکی زانستیانە نەمانتوانیەوە ئەو ئاوانەی کە لە کاتی بارانێکی زۆر پیا ئەبێت بتوانین سوودی لێبینی بە شێوەیەکی جگرافی جوان لە کوردستانە دابەشی بکەین و پۆند و بەندا و حەوزی بۆ دروست بکەین ئاوانە گەل بدەینەوە. دەبێ ئیدارەی محکەمی ئاومان هەبی دەبێ پێکەوە کار بکەین دەبێ لێک تێگەیشتنێک هەبێ لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی استراتیجیەت و حەلی دۆزینەوە بۆ ئاو لە دەست حکوومەتی عێراق چووکە گوژمە پارەی زۆری دەبێ ئەو لێک تێگەیشتنە بێتە کایەوە کە خەڵکەکە تێبگەن مشکلەکان بەڕاستی بەم جۆرە حەل دەکرێت کە لێک تێگەیشتن هەبی بینی کوردستان و وەسەط و جنوب بەم لێک تێگەیشتنە و گۆڕینی ئایدۆلۆژیا و داتای پێکەوە دەتوانین پێکەوە بگەینە ئەنجامێکی دروست بۆ مشکلەی ئاو. لە کۆنفرانسەکەدا باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و مەترسیەکانی کرا کە کاریگەری لەسەر سەرجەم بوارەکانی ژیان دەبێت و مەترسی زۆر ترسناکی لێ دەکەوێتەوە. هەوڵی دامەزراوەی دەسەڵاتیش بۆ بەرەنگاربوونەوەی ئەڵەنگاریەکان سادەیە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.